پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تۆزە لای عایشە تاخیر تۆزە لای حەفسە تاخیرە بێ بەڵام ژنەکانی تر چاویان لەسەرێتی بزانێت چەند دەقە لای ئەوە مێنێتەوە ئەوەش دەقە لای ئێمە مێنێتەوە سبحان الله عایشە فەرمێ لای حەفسە تاخیر بوو طبعا ژن پرسیارەکە لای تۆ چی کردو بۆچی هاتوو ئەی چی وتو ئەوەی کە ئەمێنێتەوە باس و خواز دەگاتە ئەوەی کە بۆچی لای حەفسە تاخیر بوو بێ ئەڵێن حەفسە کوپەڵەیەک هەنگوینی بە دیاری بۆ هاتبوو ئەویش شەربەتێکی هەنگوینی بۆ پێغەمبەری خوا ساز کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو شەربەتی نوێش کرد بۆیە تاخیر کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە برسێتی زۆر جار پەرداخێک هەنگوینی خواردووە پەرداخێک نەک هەنگوین پەرداخێ شەربەتی هەنگوینی خواردووە چکە فەرقی هەیە پەرداخی هەنگوین یعنی هەمووی هەنگوین بووە نە ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خواردوێتی پەرداخێک ئاو بووە ئاوی سارد کەوچکێک یا دوو کەوچک هەنگوینی تیا بووە ئەمە پێوتێ چی پێوتێ شەربەت و عەسەل کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چی خواردووە شەربەتی هەنگوینی خواردووە لا ئێمە زۆربەی شەربەتەکان هەیە زۆربەی شتەکانەکەین بە شەربەتۆی خۆین زۆر جار دۆم ئۆکسیدی کاربۆن ئەترنجێنی ناو قوتوویەکەوە ناوێنی سۆفت درینک ناوێنی ساردی هەموو ڕۆژێکیش ئەی خۆین ناویشمان ناوە ماددە ناویشمان ناوە خۆراک ناویشمان ناوە شەربەت بەداخەوە هەر کاتێ لەم شەربەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوور بووین هەموو شتێکی ترمان لابێ بە چێش نازانین ئەوەی کە بۆمان دانراوە لەناو ئەو شەربەتانەیە چەند کەوچک بەش شەکلی تایە بەڵام ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خواردوێتی شتێکی طەبیعی بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گلوکۆز و فرکتۆزی خواردووە پێغەمبەری خوا مادەیەکی خواردووە 100 تاقەی باتێ بۆیە لەسەر برسێتی خواردوێتی بۆی ئیستیفادە لە هەمووی بکە بۆ ئەوەی کە بە مەعیدەیە تێپەڕێ شتێکی تری تیانە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتێکا شەربەت و عەسەلی خواردووە